ئاکام کۆسەر بەیانیتان باش بەڵام نیش تیکتۆک بەکاردێنم بەڵام کاتە ئێمە زیاترچیانی کە ئێمە زیاترین لە چاو ئاکامەوە بزەبت دیارە لە ماوەی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی کۆمەڵک هەڵمەتی فراوان بە تایبەتی بۆ ئەو تیکتۆکسیانەی کە بەدەر لە یاساکان وە لە ڕێنماییەکانی دادگاکان کار دەکەن و بە شێوەیەک شەوانە لایف دەکەنەوە و قسەی نەشیا و کۆمەڵک بابەتەن کە لەگەڵ یاساکانی هەرێمی کوردستان ناگونجێت دیارە لە سنووری پارێزگای هەولێریش کۆمەڵک لەو تیکتۆکسیانە هەن جا بەشێک لە پارێزەرانی هەولێر دەیانەوێت لە ڕێگای داواکاری گشتیەوە ئەو بابەتە سنووردار بکەن جا دەمەوێت میوانەکەم لەگەڵم دەبێ زانیاری زیاتر لە وەردەگرم بزانم بۆچی گەشتونەتە ئەو بڕیارە بۆچی لە ئێستادا دەیانێت سکاڵا تۆمارکەن ڕێبی سەباح لەگەڵم دەبێت یەکێک لەو پارێزەرانەی کە دەستی بە هەڵمەتەکە کردو وەکو سەرپەرشتیاری هەڵمەتەکە دەبێ کاک ڕێبین سلااوت دەبێ بۆچی ئەو بڕیارەتاندا کە سکاڵا تۆمار بکەن لەسەر بەشێک لەو تیکتۆکسیانەی کە لە سنووری پارێزگای هەولێر و بەگشتیش لە هەرێمی کوردستان هەن وەک خۆت تازەوتت ئێمەش تیکتۆک بەکاردەینی بەڵام تیکتۆک بە شێوەیەک بەکاردەینین بۆ سوود و ئیسیفادەیە من زۆر جار کە ئەو لیقانەی ئێوە و چەند کەناڵێک تر لەگەڵ من دەیکەن لە بابەتە یاساییەکان لە تیکتۆکی خۆم بڵاوی دەکەمەوە سیر مەسەرەن بۆی خەڵک سوودی لێبنی بەداخەوە بابەتی تیکتۆک ئێمە عاتەن کێشەیەکمان هەیە لەو کۆمەڵگایە لە بابەتی سوۆشال میدیا و لە بابەتی ئەو بابەتانی وەکو تیکتۆکەوانە نەزانین بە شێوە باشەکەی بەکاری بینی زیاتر هەوڵ دەدەین بە شێوە خراپەکەی بەکاری بینین لە ڕابردوو جێگای دەستخۆشی بوو لە سلێمانی هەڵمەتێک کرا کۆمەڵێک تیکتۆکچی کە بەڕاستی بێجگە لە زیان و بێجگە لە کێشە بۆ کۆمەلگا و بۆ تاکانی کۆمەلگا هیچ سوودێکیان نەبوو ڕێکاری یاساییان بەرامبەر ئەنجام درا ئێمە بەڕاستی لە هەولێر دەمانوێت نەک لە هەولێر بەڕاستی لە تەواوی هەرێمی کوردستان و کۆمەلگای باشووری کوردستان دەمانوێت بەڕاستی بابەتی تیکتۆک بە شێوەیەک سنووردار بکرێت کە بە شێوە باشەکەی شێوە سوودمەندەکەی بەکاربهێنرێ نەک بە شێوەیەک بەکاربهێنرێت کە زیانی بۆ تاکانی کۆمەلگا زیانی بۆ ناو خێزانەکانی کۆمەلگا هەبێ بەڕاستی پێشە لە یاسا بکرێتن لێرە و لەوێ تیکتۆکچی دەبینی هەر زۆر بە ئاشکرا پێشێڵی یاسا دەکا مەسەنە تیکتۆکچی هەیە پێشێلی یاسایی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی گەیاندن دەکا تیکتۆکچی هەیە مەسەن پێشێڵی مەسەرەن یاسایی باری کەسی دەکا لە بابەتی فرەشدی هەموو ئەوانە بەڕاستی ئەمە دەمانوێت سنووردار بکرێتەوە لێرەوە دەمانوێتن بەڕاستی چیتر نەبینین تیکتۆکچی بێتن پێشێڵی یاسا بکات تیکتۆکچی بێ پێشێڵی تاک بکاتن تیکتۆکچی بێتن بۆ ئەوەی 2 دیناری زیاد وەرگریتن دینارێک زیاتر بخاتە ناو جیرفانەکەی خۆی بێتن پێشێڵی هەموو بەها جوانەکان بکە بۆی ئەمە بەڕاستی دوێنێ داوامە لە داواکاری گشتی کرد کە ڕێکاریان لە بەرامبەر ئەنجامدا ئەگەر داواکاری گشتی هەتا بەیانی وەڵامی نەبێتن خۆمان ئەسەن داواکاریەکە ڕاستەوخۆ دەبینە لای سەرۆکی داواکاری گشتی و دەستەی مافی گشتی لەوێ ئێمە داوا دەکەین بەڕاستی ڕێکاری یاسایی بەرامبەری ئەنجام بدرێت ئێوە لەگەڵ ئەو سکاڵایی کە وەکو خۆدوتی دوێنێ داواکاری گشتیتان ناگەدار کردوتەوە ئەگەر نێتە سەر خەتیش ئەوە ئێوە لە ڕێگای ئەوەی کە سەردانی داواکاری گشتی دەکەن و سکاڵاکە پێشکەش دەکەن بەڵگەکانیش لەگەڵ خۆتان دەبن یاخود دوایی داواکاری گشتی داوای بەڵگەکان دەکات طبعا ئەمە بەڵگەکان لەگەڵ خۆمان دەبین ئێستا لە مەرحەلەی ئەوە بووین مەرحەلەی ئەوەین کە بەڵگەکان کۆ بکەینەوە طبیعی لەگەر تەقدیمکردنی سکاڵاکە یعنی ئەوە داواکاریەکە بۆی ئەوان سکاڵا بجوڵێنن کۆمەڵێک بەڵگەشمان هەیە ئێمە بەڕاستی کەس ناکەینە هەدەف بەڵام بە ئامی بابەت دەچینە ناو بابەت هەر شتێک بیبینین هەر شتێک بیبینین کە ناق یاساییە کە پێشێڵی یاسایە پێشێڵی تاکەکانی کۆمەلگایە لەگەڵ داواکاریەکی خۆمان ڕەبتی دەکەین جامە وەڵی زۆری ئەوی بەدەستمان کەوتۆ ڤیددیۆیە ڤیددیۆکان ڕەبت دەکەین دواتر داواکاری گشتی تەکلیفمان لێ دەکا و ڤیددیۆیانە مەسەن بکەینە کۆنووس یان خۆیان دەیکەنە کۆنووس ئەوە شتێکی ترە دەست خۆش بڵێ ئاکام کۆسەر ئەوە جێبیست بوون ئەمە ناوەڕۆکی ئەو سکاڵایە بوو کە لەلایەن ژمارەیەک لە پارێزەران و بەتایبەتی میوانەکەشم کە سەرپەرشتیاری هەڵمەتەکە دەبێت باسی لەوە کرد لە دوێنێەوە ئەوە داواکاری گشتیان ئاگادار کردوەوە کە کار لەسەر بابەتی سنووردارکردنی ئەو تیکتۆکچیانە بکات کە لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگە و هەروەها لەگەڵ
کارەکانی یاساش ناگونجێ بە تایبەتی ئەو یاسایانەی کە هەن لە هەرێمی کوردستان لەگەڵ یاساکاندا کار ناکەن. بەڵێ هاوکارمان بڕیار لە هەولێر سپاس بۆ تۆ میوانەکەت.